ئێمە کە لە سلێمانی شەواتوین ژوورێکیان ناینەتێ ماشەڵڵا ئەڵێ ساحێت دووگۆڵێ و نەگەورەیە. وەڵی من بە بۆنەی ئیشەکەمەوە ئیشتم ئاو کارەبا مەجاری بوو، بە بۆنەی ئەوانێ لەسەر پێشۆشە زۆر ئیزعاج بووم، بە بۆنەی قەڵۆیەکەمەوە زیاد لە حەد، یعنی با بڵێن وەزنم 140 کیلۆ بوو، قورساییەکی زۆر هەبوو، نەمەتوانی زۆر سواری بڵێن بەسەر پێیژەوە بوەستم و ئیشەکەم ڕایکەم، بە بۆنەی ئەوە بڕیارمدا ئەم عەمەلیاتە بکەم و وەی لەم قەڵەویە نەجاتم بێ. پەیوەندیم ئەمە کاک دکتۆرەوە کرد، کاک دولەر وتی وەرن بۆ ئێرە و قسەمان لەگەڵا کرد و بڕیاری عەمەلیاتەکەماندا و دوێنێ بە سەرکەوتووی عەمەلیاتەکەمان نەجاتدا. سەحەتم زۆر باشە، لەخوا بەزیابێ زۆر باشە، لەخوا بەزیابێ هیچ کێشەیەکی نییە و گرە خزمەت زۆر بەزیاوە کرێ. تا ئێستا لە دوێنێ چەند کەڕەت بەڕێزانە هاتوون ئەم نام پاک کردوێتەوانێ. ئێمە کە لە سلێمانی شەواتوین ژوورێکیان ناینەتێ ماشەڵڵا ئەڵێ ساحێت دووگۆڵێ و نەگەورەیە. بۆ میوانشە چووکە میوانشمان زۆرە و دۆست و ئەحباب زۆرە لەخوا بەزیابێتە کە هێن سەردانمانەکەن بە بۆنەوە ژوورێکیان ناینەتێ زیاد لە حەد گەورەیە. وەڵڵی دەست خۆشیان لێکەین و یاخوا تەمەن درێژ بن و لەشیان ساغ بێ، بەڕاستی ئیشێکیان کردووە زۆر جێڕێز و تەقدیرە. خوا نمونەیان زیاکەوە معەدەل لەسەر ئەم کارە خێرێ بەردەوام بن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.